بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والبركات على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خوشويستان، صلاة والرحمة خوای گەورەتان لێبێ لە پرۆژەی بەهای فرموودە لە فرموودەی ژمارە 147 گەیشتنەوە خزمەتی بەڕێستان کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ إذا قال الرجل هلك الناس فهو أهلكهم. ئەگەر هاتو پیاوێک فەرمووی خەڵک بە هیلاک چووە و خەڵک هەمووی لە ناو چووە، ئەو کەسە خۆی خەڵکەکەی بە هیلاک بردووە، خۆی بۆتە هۆکاری لە ناوچوونی خەڵکەکە. هەتا لە فەرمودەیەکە فەرمێ ئەو خۆی بە هیلاک چووترینیانە. لە فقی ئەم فەرمودەیەدا کۆمەڵێک فقی ورد و گرنگمان دەزەکەوێ. یەکێک لەوانە کە ئیسلام دوورە لە ڕەشبینی، کە ئەبێ ئینسانی باوەڕدار نابێ ڕەشبین بێ. و خاڵی دووهەم لە فقی فەرموودە سیفەتی ڕەشبینی هەر خۆی لە خۆیدا بە هیلاک چوونە. ئەو کەسەی کە ڕەشبینە بۆ ژیان، ئەو کەسەی کە ڕەشبینە بۆ خەڵکی، ڕەشبینە بۆ ئەم ژیانەی کە خۆی و خەڵکی تیا دەژێ، هەر ئەو ڕەشبینی بوونە سیفەتی ڕەشبوونی بوونەکە نیشانەی بە هیلاک چوونێتی و سەرەتای بە هیلاک چوونێتی. فقی سێهەمیان دەربڕینی وشەی بێئەمەلی و ڕەشبینی ئەوەندە خراپە وەکو ئەو وایە خۆت بە کردار کرد بێتت. ئەگەر ئەم ئینسانە کاتێ بە خەڵکاڵێ خەڵک بە هیلاک چووە و خەڵک هیچی نەماوە بەسەری چێوە و هەمووی بەدڕەوش بووە و هەمووی بێدین بووە، ئەمە هەر خۆی لە خۆیدا وەکو ئەوە وایە کە خۆی خەڵکی بێدین کردبێ، چونکە فەرمی فەهوە ئەهلەکەهم، یعنی دەستی لە هیلاک چوونیانەتایەتی. بۆیە دەربڕینی وشەی بێئەمەلی وەکو ئەو وایە بە کردار شتەکەی ئەنجامدا بێت. فقی چوارەمان ئەگەر خراپەکارانی زۆر بوون، باوەڕدار دەبێ گەشبین بێ، نابێ ڕەشبین بێ، نابێ بە بینینی خەڵک و بە خراپەی خەڵک لە لای ئەم ڕەشبینی ڕووی تێ بکە، نابێ لە لای ئەم بێ ئەمەلی ڕووی تێ بکە، چونکە باوەڕدار هەموو کاتێک بۆ خۆی جێگەی ئەمەلە، بۆ خەڵکیش مایەی ئەمەلبەخشین و گەشبینیە. فقی پێنجەمان لەم فەرمودەیەدا حیسابکردن بۆ هەر وشەیەک کە لە زاری ئینسان دەردەچێت وریابە، چونکە فەرمووی هەر کەسێ ئیدا قال الرجل، ئەگەر پیاوێک وتی خەڵک بە هیلاک چووە، کەواتە حیسابکردن بۆ ئەو کەلیمانەی کە لە زاری ئینسان دەرەچێ ئەبێ حیسابی وردیان بۆ بکەی. کاتێ تۆڵی فلان کەس بە هیلاک چووە، کاتێ تۆڵی فلان کەس وای لاتوە، کاتێ تۆڵی ئەم میلەتە هەمووی تیا چووە، هەمووی ڕەوشتی نەماوە، هەمووی بێدین بووە، یا لەو کەلیمە ناشرین و وشە نادروستانە، ئەوە بەڕاستی ئەبێ حیساب بۆ ئەم وشانە بکەی کە ئەم وشانە وتنی چەندە مەترسیدارە، چەندە کاریگەری بۆ سەر خەڵکی هەیە و چەندە کاریگەری بۆ سەر دینی خۆت هەیە. چونکە وتنی دەربڕینی ئەم وشەیە بە دەربڕین لە بەرامبەر ئەوە وایە وەکو ئەوە وایە کە بە کردداری خۆچوبێتی کردارەکەت کردبێ. بۆیە ئەو بەراوردکردنە نیشانەی مەترسی قسەی خراپکردن و ڕەشبینیکردنە کە نابێ مرۆڤ ئینسان بەتایبەتی مسلمان نابێ ڕەشبین بێ، ئەبێ هەردەم گەشبین بێ لە کرداریە، لە گفتاریە، لە هەموو هەڵسوکەوتەکانی ژیانیدا. خوای گەورە گەشبینمان کە و ژیانێکی خۆشمان پێ ببەخشێ. والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.